لە کوردەواری خۆمانە لە جێی شەکر زۆر جارم تۆ بەکارێنرێ و تامێک زۆر خۆشیشی هەیە ئێوە بەردەوامەوە هادایانێن بۆ میوان والله دایانێنێرە وەڵا بەستر هەموو کەس بەخواستی خۆی هەیە حەزیلێتی هێشە حەزیلێن هەیە حەزیلێتی هەیە حەزی لە شەکرەکەی و هەیە حەزی نازانم لە نخۆشتی وا سدانێت چاکەمان حەزرێتە تێگین بێ زەحمەت ئەو دەستەگیرە بێنە بەو زۆر باشە هەنارەوە سەمیرە خان بۆ شکردنەوەی بە چاوە خراپ نابێ ئەمان شێوازی هەڵگرتنی جیاواز نییە هەتۆ ئەگەر بۆ خواردنی نیکەی بۆ خواردن ئەرێوەڵا بێ پاکوتە میستر بێت لەوەی ئەشۆرێتەوە بەسمێ ئەمەش هەر ئەوە ئەتوانی داینیان پێویست ئەمان بکەیتە سەلاجەوە هەڵیگری کورە سەلاجەی بۆ چیە نازان وەختی خۆیشی تا ئیسە بووە سەلاجەی نەویستوە تا ئیسە بێ خەڵکی ئێمە هەموو شتێکەکاتە ناو بەفرگرەوە سەلاجەوە هەڵی ئەگرێ نەوەڵا تۆزێ لە خۆری هاوین یەدەی و پاکیەکەی بە شەرتێشت شتی تریتیانە بێ پیس و پۆخڵی ترخیچی لێ ناکەم خراپ نایە بێ کرێم باوەڕ ناکەم نەوەڵا